چییە ئەمە کاردانەوەی پەیوەندیە تەلەفۆنەکەی ترەمپە لەگەڵ سەرکردەکانی هەرێمی کوردستان؟ زۆر سپاس لە ڕاستیە ڕەنگە یەکێک لە فاکتەکانی ئەو پەیوەندیە تەلەفۆنیە بێ، بەڵام ئەوەی کە لەم شەڕەیە ئەمە تا ئێستا سلێمانی ڕاستە بەر ئەو هێرش و پەلامارانەی کۆماری ئیسلامی ئێران نەکەو بوو، بەداخەوە کامیشی خستە پاڵ ئەو شوێنانەی تر بە بیانووی بوونی هێزی ئەمریکی. لە ڕاستیە ئەوە دەریەخە کە ئێران و هاوپەیمانەکانی هێزەکانی هەشتی شاوی و هێزەکانی تر لە عێراق بە بیانووی جۆراوجۆر بوونی پەیوەندی تەلەفۆنی بوونی هێزەکانی ئەمریکا دەستیان داوەتە ئەم کارانەکە. لە ڕاستیە ئەوە یەکێکە گەر یەکێک بێ لە فاکتەکانی فاکتی تریەوەی پێم وایە ئەو پەیوەندیە تەلەفۆنیە فاکتەکانی پشت ئەو پەیوەندیە تەلەفۆنیە پێمان دەڵێ کە ئێران و دار و دەستەکەی لە عێراق نیگەرانن لەوەی کە لە ڕێگای هەرێمی کوردستانەوە هێزەکانی ڕۆژهەڵات بیانەوێ داخلی ڕۆژهەڵات ببنەوە. باشە هەیە خۆش باوەڕ و خەیاڵ پڵاوم یان شتێ هەیە کامیان کاک ئەنوەر؟ وەڵا ئەستاس تەحلیلەکە دروستە و ئەو لێدانە بەردەوامانەی ئەو کە تۆ ناو ناسل سەعات و وەلە ڕەنگە لە 24 سەعات و 4 سەعاتی داهاتووە زۆرتریش بێ بۆ لێدان لە ناوچە لەو ناوچانەی ڕۆژهەڵاتی کوردستان لەو چوار پارێزگایە یەکێک لە ئامانجەکانی بێگومان پاکردنەوەی هێزەکانی سوپای پاسداران و بەسیج و ئیطلاعات و کەڵەنتەریەکانە لەلایەن ئەو هێزانی ئەمریکا و ئیسرائیلەوە. ئەوە بۆچییە؟ یەکێکیان لە ڕاستیە پێشەوەی کە ڕێگا خۆشکردن بێ بۆ هێرشی زەمینی یان ڕێگا خۆشکردن بێ بۆ ئەوەی کە هێرشێکی هێزە ڕۆژهەڵاتیەکان لێو ئەنجام بدرێ، پێشتر بۆ خۆشدا دەزانن بەشێکی سەرەکی بنکە ڕادارەکانی کۆماری ئیسلامی ئێران لە بەتابەتی لە پارێزگای کرماشان بۆ بەهۆی شوێنە جوگرافیەکەی و بەهۆیەوەی کە فڕۆکەکانی ئیسرائیلیش لێەوە داخڵە بن بۆ تاران. ئەوە یەکێکیانە وە لە هەمان کاتیشە ئۆپۆزیسیۆنی خۆرهەڵاتی کوردستان لە ناو جەمعی ئۆپۆزیسیۆنی ئێرانیەکەیە بەهێسترینیانە کە خاوەنی مەسەلەن هەتا ئێستا کامپی جۆراوجۆرن، ڕاستە زەعیفن، ڕەنگە بێتوان ناکرابن فاکتەری هۆی هەبوو بەهۆی بارودۆخی هەرێمی کوردستانەوەنەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەمویان پەیوەندی بەردەوام پەیوەندیکی ڕاستەخۆیان لە ماوەی ئەم 30 ساڵەیە لەگەڵ ناوخۆ هەبووە و تەشکیلاتیان هەبووە و لە ئێستاە حازریایان هەیە و بەرامبەر بە هێزەکانی تر مەسەلەن حرەکەی عادل لە بلوچستان، حزبی خەڵکی بلوچستان و ستەنان سازمانی مجاهیدینیش ئەوەندەی کە زۆر دوور بووە لە ناوخۆ، بەڵام بە پێچەوانەوە ینی ببینە دیقەت بە لە ماوەی ڕابردوودا بەشێکی زۆری لەو ڕەمزەکانی سیمبولەکانی کە بەهۆی نەبوونی ئازادی و دیفاعکردنیان لە مافی معلیمان و کرێکاران و زەحمەتکێشان و مامۆستایان و مافی مرۆڤ ئەعدام کراون ڕەمزەکانیان کورد بوون و تەنانەت لەوانە خەڵاتی بیڵێم کاکاورێ ئەڵێ ینی کاکاورێ واسم کرد ینی قسەکەشی تا ڕادێکی زۆر منتەقیەکە بارودۆخی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرین، بەڵام من پێم وایە کاکە پێشەوە ینی بێلایەن نەماوە لەم شەڕەیە لە منتەقەکەیە، ینی ئێران کەسی بێ بێلایەن نێشتۆتەوە بە نزیکترین دۆستەکانی خۆشیەوە مەسەڵەن وڵاتی چۆکو مینشینی عمان بەدایمە دەستی پێ بۆ ئەمڕۆ دوو جار خەریکی بینەکردنی کێشەکانی بووە کەچی موشەکە گرێتە ئەویش. لە ڕاستیە کاک ینی پەیوەندی ئەمریکا و هێزەکانی تر لەگەڵ ئۆپۆزیسیۆنی کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستان لە پێش شەڕەکەەوە هەیە و با بڵێم زۆر پێشتریش هەیە کە لە ڕاستیشە هۆکارەکەی ئەوەیە کە ئەمانە هێزی ڕەسەنن و هێزێک نین دوێنە دروست کرابن، مێژویان هەیە، تاریخیان هەیە، ڕێگەڕوشەی کۆمەڵایەتیان هەیە و خاوەنی بەدایان هەزار شەهیدن و خاوەنی مەسەلەن کۆمارێکن لە تاریخی خۆیانە و بەو هەموو فشارەشەوە کە ئێران و حکوومەتی عێراقیش و جاربەجار هەرێمی کوردستانیش بە خاتری وەزەکە خسوێتی سەریان خۆڕاگر بوونمانەوە و ئێران چۆڵ نەکرد. تۆ دیقەت بە چیان بە مجاهدینی خەڵک کرشیعەکان لە عێراق زوو دەریان پەڕاندن و بەدایان کەسیان لێ کوشتن، بەڵام ئەمان نەڕۆشتن بارودۆخەکەیان بەجێ نێژمانەوە بەو بە عەزمەوەمانەوە. ئێستا قسەکەەوەیەک ئەوان بوون بە کارتێکی بەهێز لەنا ئەو یاریە سیاسیە و ئەمەش واردە، ئەمە قسەیەک نییە کە بڵێن ئەمریکا وتوێتی ئێمە ئەوە جەنگاوەری باشن. لە ڕاستیە ئەگەر ئێمە ئێستا ئەگەر با بڵێن ئێمە پشتیوانی لە مەسجەکانی دۆناڵد ترامپ ناکەین،
کەەوە گرنگە بەڕێی من قسەکردنی ترامپ لەگەڵ بەڕێز مستەفا هیجری هێزێکی گەورەی ئەساسی کوردستانی ڕۆژهەڵات و حیزبی دیموکراتی کوردستان و خاوەنی سێ چوار سەرکردەی گەورەی تیرۆکرا زۆر مهمە بەڕاستی یعنی قسەکەوەیە کە ئەم هێزانە لەبەرەوەی کارکتەری ئەساسین و هێز و پێگەی کۆمەڵایەتیان هەیە لە چەند جاری ڕابردوودا لە هەر کاتێکا داوای مانگرتنی سەرتاسەریان کردی ئەتسامی عمومیان کردبێت لە شارەکانی کوردستان لانی کەم 90 خەڵک جوابیدانەوە و دەلالەتە لەوەی کە لە هەر کات موساتێکە ئێستا ئەگە بستنە ناوخۆی ئێران وەکوەوەی کە چۆن لە 5 ئازارینەوە یەک لێرە خەڵک پشتیوانی لە هێزەکانی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان و هێزەکانی ترکرد بە هەمان شێوە پشتیوانیانەکەن و پشگیریانەکەن و ئەوەشی کە ڕای گرتوون ئەم هێزانن لە ناوخۆیەکە خەڵک نێتە سەر شەقام چکە پیان وایە بەبێ پشتیوانی ئەمان خۆپیشاندانێک بکرێ ڕەنگە بیان و بداتە دەست ئێران بەڵام ئەوەی کە هەموو ئاماژەکان ئەومان پێڵێن کە ئەو هەموو هێرشە چڕانەی کە جەنابەت باس کرد لەسەر شاشەکە لە ماوەی 48 ساعتی ڕابردوو دەلالەتە بۆی کە ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانی ئەیانەوێ ئەو سنوورانە هەمووی پاک بکەنەوە بۆی کە ئەم هێزانە داخڵ بن و ئەمە نقطەیە و ئەمە بە تەنیاش نین ئەم هێزانە بە نەزەری من ڕەنگە لە داهاتوە هێزەکانی مجاهدینی خەڵک بێنە پاڵیان کە لە ناوخۆ هێزێکی جەماوەری زۆریان هەیە و سەڵتەنە تەڵەبەکان هێزە لیبراڵەکان حرەکەی عادلی بلوچستان کە پاکستان پشتیوانیانەکە هێزەکانی تر ئەستاس خەڵک کە لەژێر ئەو هەموو ستەم و ئیسیبدادا بێ و بە حەق و ناحەق ڕۆڵەکانی ئەدام کەی خەڵک هەمیشەوێ لە دەست ئەمە قوتاری بێ ڕزگاری بێ و نەک لە ژێر دەستی جمهوری ئیسلامی خۆمان لەژێر دەستی باز لە نموزەجی دنیا لەبەرەوە خەڵک ئەوە ڕاستە ئەوەی جەناب دێڵێ ئەو مەترسی هەیە کە مەسا پشتیان تێکراوە بەڵام خۆ لە ڕاستیان لە شۆڕشی ژینایە ئەمریکا نەهات بڵێ ئێوە وەرنە سەر شەقام و من پشتیوانیتانەکەم ئێتراز و ناڕزایەتی خەڵک بوو خۆپیشاندانی دەست پێ کرد و لە هەموو دەرفەتێکە خەڵکی کوردستان هەر کاتێک دەرفەتێکی بۆ هەڵکەوت بێ زۆر جار پێشنگ بۆ لە چاو شارەکانی تاران و لە چاو منتەقە تورک نشین و فارس نشینەکان لە زۆربەی ئەوانەیە وەکو پێشتریش وتم بەشێکی زۆری قوربانیەکان خەڵکانی شۆڕژگەر و چالاکی مەدەنی ڕۆژهەڵاتی کوردستان بوون بۆی ئێستاش جیاوازترە ئێستا هەلومەرجەکە جیاوازترە وەختی کە خودی ترامپ قسە لەگەڵ مەسەیەکێ لە سەرۆکەکانی حیزبەکانەکە دیارە لەگەڵ خەڵکانی تریش کردوێتی مەسەلەن و دوایی لەگەڵ دوو سەرۆکی حیزبی کوردی لە هەرێمی کوردستان ئاماژەیە بۆی کە ئەوان ئەبێ لەم بارودۆخەیە لەگەڵ ئەم ڕەوتە بن یعنی باشە بەڵام بەنسبەت ئێستا بەنسبەت باشە لەنا ئەم دوو هاوکێشەیە کێ دۆستە لەنا ئەم دوو هێزەیە کامیان لەگەڵ کامیان بەرژەوەندی تەیە کامیان بەهێزترە کامیان براوەیە لە دەرەنجام ئەخدەی پرسیارەکە کامیان براوە ئەمە یەک دوو هەم ئەوەی کە جەنابیش دوتت ئەو هەموو مەترسیانەی کە ئوستاز باسیەکە لەسەر کورد لەلایەن حەشدی شعبی و ڕیفراندۆم و ئێستا ئەمە سەرم پاراستنەکەشیان لە ئەستۆی ئەمریکا بووە خۆگەر بوونی ئەمریکیەکانیش نەبووایە ڕنگ و زۆر لەمە مەترسی گەورەتری لەسەر بووایە ئێستا قسەکە لەسەرەوەی لە نێوان تەلەفۆنێکی دۆناڵد ترامپ و موشەکەکانی کۆماری ئیسلامی ئێران حکومەتی هەرێمی کوردستان بە نەزەری من ئەبێ ڕێی خۆی بدا کە ئەگەر لەگەڵ هاوپەیمانەتی ئەمریکانیە ئەم هێزانی چیەکە لە سلێمانی و هەولێر و دژی داعش و پاراستنی کاکە ئێران دۆستی کورد نەبووە ئوستاجیان ئێران ئەگەر مەسەلەن هەموو نامەتیان بەڵێ باشە بەڵام دۆستی کورد نەبوو ئەمە یەک دوو هەم من پێم وایە سەرکردایەتی هەرێمی کوردستان بە هەردوو هێزەکەەوە نایڵێن نیان وتووە بەڵام بە دڵ پشتیوانی لە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانەکان ئەوەی کە ئێوە ژوتان چاوەڕێی بارودۆخەکەی بچێتە پێش و ڕەنگە لە 48 ساعتی داهات و ئاڵگۆڕی زۆرتر ڕووبدا و ڕەنگە ئەم هێزانە هێرشی زۆرتریان بکرێتە سەر و ڕەنگە هێرشی زۆرتر بکرێتە سەر ئێران بەڵام قسەکەوەی ئوستاد ئەی باشە ئەکرێن مەسەلەن لە هەلومەرجەکە پشتیوانی جەناب دەڵێ ئەستاز ئەم منتەقە جوگرافیە کە جەنابەت باست کرد ئەمە دڵی وزەی بەشێکە لە دڵی وزەی جیهانی و بەشێکی زۆری نەوت و غازی چین و مەسەلەن هندستان و خودی ئەوروپا ئەوانە لێرەوە دابی نەکرێ و لە ئەم یەک دوو ڕۆژە بە تایبەتی کە ئێران ئەم گەروی هورمزی داخستویا مشکلێ بۆ دروست کردووە کە لە 120 وزەی جیهانی پیاتەیە پەڕێ وەکو کاکاوڕێژ وتی فرۆشی نەوتی عێراقی لە 6 ملیارەوە بە قسەی خۆیان ئەگەیەنێتە 1 ملیار ئەوش لە عقبەی ئوردنەوە ئەگەر نەوتەکەی بنێرێ ئەوش ڕێژەیەکی زۆر کەمە و ئەمڕۆ خۆشیان گلیان لەوە کردو کە ئێمە نەمانتوانیوە لە ماوەی ڕابردووە ئەگەر ئەم ڕووداوانە بێ
بە گەروی هورمزانەوەتەکەمان نەنێرین ئەلتەرناتیڤێکمان نەدۆزیۆتەوە یاسی منە بۆری نەوتی نێوان هەرێمی کوردستان و تورکیاکە کە ئەکرافراوە ئەویش وەستا بەڵێ ئەویش وەستا ئەمڕۆ ڕاگەنرایی فەرمی هەبوو ئەستا دوای ئەوە ئەمانە بەشێکیان دۆستی ئیسرائیلن و ئەمانە لە داهاتووە احتیمالی هەیە زۆریان بڕنە ناو ڕێکەوتنامەی ئیبراهیمیەوە بە تایبەتی کە بەشێکیان چوون ئەسڵەن بە تایبەتی کە هەندێکیشیان هەمیشە ئەویانەوت ئەگەر ینی بە تایبەتی وستم ئەوە بڵێم ئەم ڕووداوانە دەرئەنجامی ڕووداوەکانی حوتی ئۆکتۆبەرە ئیسرائیل لەم کارە تاوانەگەڕینەوە هیچ چانسێک هەیە ئەمریکا و هاوپەیمانەکانی بتوانن بە ئۆپەراسیۆنێک بێن کۆنتترۆڵی ئەمنیەتی ئەم گەروە بکەن ئەمڕۆ وتی ترامپ لە پێم وایە وەزیری خارجی بوتی ئێمە ئەمانەوێ لە ڕێگای پاراستنی دابینکردنی کەشتیگەلی خۆمانەوە پاراستنی ئەو کەشتیگەلانە تێپەڕێنین بەڵامەوە ڕەنگە هەم مەترسی دروستکە لەلایەن موشکی ئێرانەوە و هەم ڕەنگە کاتیش بێ و ڕەنگە خەرجی زۆر بێ لەبەرەوە ئامانجە ئەسلێکەوەیە کابێ چی بکەن کابێ ئێران کۆتایی پێبێنن ئەمە بەتەنیا بۆ ئەمە نییە مەسەلەن لە داهاتووشە ئەگەر ڕژێمێک نەیەتە سەرکار دۆستی ئەمریکا نەبێ دۆستی ئەمریکا بە تایبەتی ئەمریکا وڵاتانی کەنداو نەبێ دووشان تووشی ئەم مەترسیە بنەوە یەکێک لە ئامانجەکانی ئەم شەڕەش لە ئەسڵا ئەوەیە کە چۆن ترامبیر لەوە کاتەوە نەوتی ڤەنزوێلای دەستکەوتووە نەوتی ئێرانی دەستەکەوێت بۆ لەسەرم قسەی جەناب ئەگەر ئێران بڕوخێنێ و دەست بەسەر گەروی هورمزا بگرێ ئەومان بەومانایە کە نەوتی عێراقش لە داهاتوە خاتە ژێر کۆنتترۆلی خۆیە و ئەم سیستەمە سیاسە لە عێراق ئاڵگۆڕی بەسەر ئێستش لەژێر کۆنتترۆلی خۆیەتی کە ئەڵێن لە سا هەفتا و نوۆی نەوتی عالم ئەگەر ئێرانی بچێتە سەر ژێتە ژێر کۆنتترۆلی خۆی هەموو نەوتی خلیج بەهی عێراقەوە لەژێر کۆنتترۆلی ئەمریکایە دەڵی لەسەری ئستاز ئەگەرەوە بوویەوە ناوی ئەمریکا ناوی ڤەنزوێلا بوو ناوی ئێرانە بوو ناوی بەڵام لە ڕاستیە ئەوەی کە ئەمریکایی کە ئێستا لەسەر تاسەری دنیاە لەم دەورانەی تاڵێ ترەمپانی کە هات وتی بە ناتۆی وتیە بێ یا پارە بن یا من ناتوانم بتان پارێزم ئەوە یعنی ئەمە قسەیەکی زۆر تازە بوو بۆ ئەوروپیەکان دوایەوە لە شەڕی ئۆکرانیایە ئەوەی کە هێنێتە سەرمێزی مفاوەزات تەنها ئەمریکایە ئەوروپیەکان نیان ئەگەر ئەمریکا نەبێ بۆس بارودۆخی ئۆکرانیا لەمە ئێستا خراپترە بوو و بەشێک لە وڵاتانی ئەسکەندناڤیا ڕەنگە بکەوت نایبەر پەلاماری رووسیا ئەمە ئەو دوایەوە لە ڤەنزوێلا ئەم ڕیسکەی ترامپ و ئەمریکاییکە ئەو ساز ئەمە لە دەرەقەتی وڵاتێکی ئەوروپی نایێت ئێستا داوای گریلان دەکات و دڵنیا بە ئەم شەڕی ئێران و ئۆپراسیۆنەکەی ڤەنزوێلا چانسی زۆرتریە داتێکە گریلان بەرێ وەکو باش بیری نەچێتەوەەوە من سەبەتەکە مەڵێم بیری چۆتەوە ئەزانم بیری ناچێت وە چاوی لە کو باشە ئوستاس تۆ دیقەت بۆزات لە ماوەی یەک دو ساڵی ڕابردوودا 4-5 کودەتا لە ئەفریقا ڕوویدا کە هەمووی پێگەی فەڕەنسا بوون بە ئاسانترینشەوە پێگەکانی لە دەستدا فەڕەنسا بۆ رووسیا باشە بەڵام ئەمە نابینی بەڕاستی لەلایەن ئەمریکای لاتینەوە نییە لە ناوچەکانی ئەمریکای لاتین ئەو جۆرە نییەکەن وڵاتەکان گۆڕێن و دژی ئەمریکا بن بە پێچوانەوە ئێستا بن بە دۆسی ئەمە هەواڵی بە پەلا ئەفریقاکەم لە قسەکانتانە ئەوە تێگەم کاک ئەنوەرکە بەکردداری جموجوڵێک هەیە پەیوەست بە ڕۆژ هەڵاتی کوردستان ئەو جموجوڵە چییە ئەوەنەی کە بتوانی لەسەر تەلەڤیزیۆن بیڵێ ئوستاز ئەوەندەی کە پەیوەندی هەیە بە لە ڕاستی ئێستا هێزەکانی خۆرهڵاتی کوردستان دابش بوون بەسەر لە ڕاستیا دوو تەوەرن یا با بڵم دوو بلۆکن بلۆکێکیان ئەو هاوپەیمانی هێزە سیاسەکانی ڕۆژهڵاتە کە دروستیان کردووە لە نێوان حیتکا ژاک کۆمەڵی زەحمەتکێشان و پاک و سازمانی خەبات ئەمە بلۆکێکی دوو بلۆکی تری کە کۆمەڵی شۆڕژگەر لەگە کۆمەڵی حیزبی کۆمونیستی ئێران لەم بەرەوەن بلۆکی دوم وتیکەوکە کۆمەڵە ڕێکخراوی کوردستان حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵی شۆڕژگەر نەچونە ناو هاوپەیمانێتەوە بەڵام تویانە دەرگای گفتوگۆماندا نەخستۆ لەم بارەیەوە ئەم هێزانە هەمویان بە جۆرە لە جۆرەکان سازماندایی خۆیان ڕێخستووە و حازراییان هەیە و ئەوەندەی بشزانم پەیوەندیان لەگەڵ ئەمریکیەکان هەیە دەستکەوتووە پێم وایە چەکیشیان دەستکەوتووە ئەوەندەی بزانم پەیوەندیان لەگەڵ ئەمریکیەکان هەیە و خۆشیان چەکیان پێ بوو ئەمانە جگەلەوەی کە لە سەردەمی بەعس
وەکو ناری ئێران باز چەک و چۆڵی زۆری پێداون و خۆشیان کەمپیان هەبووە ئۆردوگایان هەبووە و هیچ کاتچەکیان ئەوە نەکردو بەڵام بە خااتری هەرێمی کوردستان بەکاریان هێناوە لەو لایەوە دوو هێزەکەی تر کە لە ڕاستی ئەبێ ئەوەش بڵێم نفوسی ئەم هێزانە هاوشێوەی باشووری کوردستان دابش بووە لە بینی باشوور و جنوب و لە بینی لوڕستان و ماشان و ئیلام و ئەوانە بەڵام لە هەرحاڵدا ڕەنگە ئەو قسەیان زۆر پێخۆش نەبێ ئەوەی کە لەم نێوەندەیە ئۆستاز دەخالەتی هەیە بە نظری خۆم یەکێکیان پارتی کرێکارانی کوردستانە وەکو هاوپەیمانی پژاک بەشێ لە هێزەکانی هێناوەتە ئەو سنوورانە ئەوێ پاڵپشتی ئەو کارە بکە و هاواڵەکان باز لەوەکەن لە چەند ڕۆژی ڕابردوو هێزەکانی پژاک چوونە ناوچەکانی کرماشان و ئیلام ئەوە دیوێکی تریشەوەیە سازمانی مجاهدینی خەڵق بە جۆرە لە جۆرەکان هاوبەستگی هەیە هاوپەیمانەتی هەیە لەگەڵ ئەم هاوپەیمانی هێزە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە دروست بووە لە ڕێگای سازمانی خەباتەوە سازمانی خەبات نیشادوتەوە کە و هاوپەیمانی سازمانی مجاهدینی خەڵقە و لە چەند ڕۆژی ڕابردوودا بە تایبەتی لەم ڕووداوانی ئەخیرە مریەم ڕەجەوی سەرۆکی شورای ملی مقاومات و ئێستاش مقاومات و ئێستاش کە حکوومەتی منفای دروست کردووە و مەسعود ڕەجەوی بێدەنگە کە بە نظری منەژەیەوێ وەکو لە ڕوخانی ئێرانە وەکو کارێزماتیک ئەوێ هاوشێوەی خومینی دەرکەوێتەوە بێتەوە مریەم ڕەجەوی لەم بارەوە لێدوانی زۆر باشی داوە کە مثلەن بە جۆرە لە جۆرەکان قسەکانی مەقبولە لەلایەن پێچوانەی قسەکانی کوڕەکەی شاوە قسەکانی ڕەزا شاوە ئێستا قسەکەوەیە کە ئەم هێزانە حازرایان هەیە ئامادەگیان هەیە بەڵام دابش بوون وەکوتم بەسەر دوو بۆچوونە بۆ چوونێکیانەڵێ تەیدی ئەو قسەی کاکاوڕەیەکە کاڵێ هەلو مەرجەکە لە بار نییە زەمانەت نییە و ڕەنگە خەڵک بێتە قوربانی ئەمە بچینە سەر شەقام و خۆپیشاندانوانە یعنی بە جۆرە لە جۆرەکان پێویستیان بەوەیە کە زەمانەتێک وەرگرن یا با بڵێم فشاری زۆرتر بخرێتە سەر ناوچە کوردستانیەکان و ئەم دەستگای ئەمنیەکان بەڵام هێزەکەی تر ڕەنگە لە 4 ساعتی داهاتوە بە نظری خۆیان یەکلاکەنەوە بۆی کە ئەوانیش بچنە پاڵ ئەو نەخێر ئەمە بەسمەوە هێزانێت ڕەنگە لە 4 ساعتی داهاتوە ئاز وەرگرن بستنە ناو شارەکانەوە بچنە ناو شارەکانەوە لە کاژێری وا دیارە وابزانم پێڵەن سەبقی سەحەفی بە کوردیە بێ بەچی پێشینی ڕۆژنامەوانی معنای ئەوە نایە پێشینە شتێکی کێ یعنی پێش خەڵکی کە بکەوی وابزانم کاک ئەنۆر سەبقێکی سەحەفی کرد چکە جەنابەت تقریبان 10 دقە پێش ئێستام قسەیەت کرد CNN گویان لەوەژە CNN گویان لە تۆ کرد بێ سوعبەت ناکەم چونکە 7 دقە پێش ئێستا CNN ئەو قسەی جەنابتی بڵاو کردەوە ئەمە بابینێرم بۆ هاوکارانم بۆی ئەوانیش بتوانن بیخەنە سەر شاشەکەش ئەتوانین ئەوە نردم بۆ زانیار کاکە زانیار پرۆدیوسەری منی کردووە CNN ئەڵێ CIA working to arm Kurdish forces to spark uprising in Iran sources say بە کوردەکەی خۆمان ئەڵێ CNN کارەکە بۆ ئەوەی هێزە کوردیەکان CNN دەڵێ CIA کارەکە بۆ ئەوەی کە هێزە کوردیەکان پڕچەک بکە بۆ هەڵگیرساندنی ڕاپەڕینێک لە ئێرانە وردەکاریەکەشی لە بەرچاومایە ئەڵێ چەند سەرچاوەیەکی ئاگادار لە پلانەکەی چەند سەرکجاوەیەکی ئاگادار لە پلانەکە بە تۆڕی سێنێنیان ڕاگەاندووە کە دەستگای هەواڵگری ئەمریکا CIA کار بۆ پڕچەککردنی هێزە کوردیەکانەکە بە ئامانجی هەڵگیرساندنی ڕاپەڕینێکی جەماوەری لە ئێران ئەو سەرچاوانە ئاماژیان بەوە کردووە کە ئیدارەی ترەمپ لە گفتوگۆی بەردەوامدایە لەگەڵ گروپە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران و سەرکردە کوردەکانی عێراق بۆ دابینکردنی پشتگیری سەربازی بۆیان ئەمە قسەی CNN ئینتەرناشناڵە ئێستا لەسەر شاشەکەیە ئەتوانن بیبینن گروپە چەکدارە کوردەکانی ئێران خاوەنی هەزاران شەڕوانن کە لەسەر سنووری نێوان عێراق و ئێران بە تایبەتی لە ناوچەکانی هەرێمی کوردستان جێگیرن هینێکی دوور و درێژە وتاری یاخود ئارتیکڵێکی دوور و درێژە بەڵام ئەمە شتێکە کە جێگەی سەرنجە CNN لەم کاتەیە ئەمەی بڵاو کردووەتەوە ئایا تا چنێک پشت ڕاست کراوەتەوە
نازانین بەڵام قسەیەکە و هەیە و لەم کاتەیە CNN ئینتەرناشنال بڵاوێ کاتەوە. قسەیەک نییە ئوستاز بە تەنها قسەیەک نییە ئەزانی پێشم وایە ئەم چەند ڕۆژە نییە لە ڕاستیە ئەم جمو جۆڵانە و ئەم پێکاتەیە و ئەم دەخالەتەی CIA هی ئەم چەند ڕۆژە نییە هی ماوەیەک لەوە پێشترە کۆماری ئیسلامی ئێران لە ڕابردووان نەیشاربەوە لە کاتی کوشتنی زانە ئەتۆمیەکانیە هەمیشە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستان و جاروبار حکوومەتی هەرێمیشی تاوانبارەکرد بۆی کەوان دەستیان هەیە لەو کارانە و لە ڕێگای ئەوانەوە ئەو کارانە ئەنجام درراوە لە ڕاستیە قسەکەوەیە کە ئۆپۆزیسیۆنی وڵاتێک واردە کە پەیوەندی بگرێ لەگەڵ ئیسرائیل پەیوەندی بگرێ لەگەڵ ئەمریکا لەگەڵ عەرەبستانی سعودی بۆ پیاکردنی سەرچاوی بژێوی داهات و بۆ دەخالەت و بۆ خۆپیشاندان و اعتراض و ناڕزای لەبەرەوەی ئەم هێزانەی ڕۆژهەڵات لەگەڵەوەی کە بە نەزەری من ئەم هەنگاوانانەوە زۆر بە پرەنسیپیش بوون زۆر بە پرەنسیپ بوون یعنی هەموو داواکانی ئەمریکا یا ئیسرائیل یا عەرەبستانی سعودیان بۆ هەر ئەگەرێک ئەوە نەکردووە بەڵام قسەکەوەیە کە ئەمەی کە ئێستا ئەکرێ ضرورەتی هەیە و بە نظری من واشنگتۆن شتێگەشتووە ینی واشنگتۆن ئەگەر نەزانێ ئەم هێزانە نفوزیان هەیە و کاریگەریان هەیە و دەور و نەخشیان هەیە و جەماوەریان هەیە چۆن مەسەلەن لەگەڵیان قساکە و دەور و نەخشی زۆرتریان هەبێ و ئەو هەموو لێدانەی هێزە ئاسمانیەکان ئیسرائیل و ئەمریکا لە ناوچەکانی خۆرهڵاتی کوردستان لە مەریوانەوە بۆ پاوەسە لاسی باوەجانی بۆ سنە و کرماشان و سەقز و هەموو ئەو شوێنانە دەلالەتە لەوەی کەوێ ئەوانە پاکاتەوە بۆ ئێکام هێز لە ڕاستە دووبارە بوونەوەی سینناریۆی باشووری کوردستانە کە چۆن یەکێتی و پارتی دەور و نەخشیان هەبوو لە ڕاپەڕینی خەڵکە کۆمەڵە و دیموکرات و پژاک بە هەمانشێ ئەو دەور و نەخشیان پێدرێ و ئەو دەور و نەخشیان هەیە و لە ڕاستیە ئەمانە هێزی حەقیقین و جەماوەریان هەیە و ئەبێ بڵێم کە کات و سەردەمی ئێستای ئەوانە و ئەمە بە قازانجی بەڕێی من خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان تەواوە بێ و هێزێکی ینی پارسەنگی هێزەکانی جەگەڕێ لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی مەسەن لەگە کوڕیشا کە ئەمەندەی هێز و ئیمکانات نییە لە ڕاستە قوربانیشی نەداوە کەناڵێکی ئینتەرناشۆناڵی تەلەڤیزیۆنی داناوە بە پشتیوانی وڵاتانی عەرەبی سەعودی ئەوانە وە خۆی وەکو نوێنەری خەڵکی ئێران نیشانەدا نە قوربانی داوە نە تەسهی داوە لە ڕاستیەوە نەکەرەوەش بەڵکو بەشێک لەو نەهامەتیانەی کە بەسەر خەڵکی ئێران هاتووە سیستەمەکەی ئەو باوکی ئەو باپیری ئەو بوون بەڵام ئێستا قسەکەی ئەمان بەو هەموو قوربانیدەوە بەو هەموو ئیمکانەتەوە بەو هەموو تاریخ و بەو هەموو ڕیشە کۆمەڵایەتی کە هەیەە بە نظری من ئەتوانن لەناو هاوکێشەکانی داهاتوی ئێرانە بەم دەور و نەخشێکی ئێستا نیشانی دەن جێگا و پێگە و موقعیتی زۆرتر بگرن حقیقەتەن قسەم کرد ینی ئەم جمو جوڵانە واقعیە و هەر بۆیەشە لە ماوەی دو سێ ڕۆژی ڕابردوودا ینی لەم سێ ڕۆژەیە چەند جارێک ئۆردوگاکانی هەم زرگوێز زرگوێزەڵە بەرەبیانی ئەم ڕۆژ بردۆمان کراون بەڵام خۆشبەختانە هیچ زیانی هیوای نەبووە لەبەرەوەی ئەو شوێنانی کە ئەو بۆ چۆڵ کراوە بەڵام لە ڕاستیە ئەم هێزانە ئەویان لە خۆیان نیشانداوە کاتوان دەور و نەخشیان هەبێت لەو ئاڵگۆڕانە و لەگەڵ ئەم قەیرانەی کە لە نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا لایەکترەوە دروست بوو ئەتوان دەور و نەخشیان هەبێ و ئەتوانن بە نظری من ئەتوانن گرانتیش بن بە ئەمریکا کە ئەتوانن دەور و نەخشی جدیان هەبێت لە بەشێکی زۆر لە هێزە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی تری ئێرانی یعنی ئەو هێزانەی کە زۆر دەور و نەخشیان هەیە لەسەر ساحەی جوگرافی ئێران ئوستاز لە بلوچستان ئەو دوو هێزەیە کە باسم کرد حرەکەی عەدل و حزبی خەڵکی ئێران دەور و نەخشیان هەیە و لە ڕابردووژە بەشێکی زۆر چالاکیان پرسیارەکە لێرەیە ئەوەیە تەنها بکەم منیش یەک دوو هەواڵی بەپەلە هەیە ئامادەیانەکەم تا جەناب سازمانی مجاهدینی خەڵق کەمپی ئەشرەفی سێ هەیە لە ئەلبانیا دوایەوەی کە لە عێراق دووریان 2004 ئەم کەمپی ڕاهێنانە و کەمپێکی زۆر مۆدێرنە دروستکراوە و لە ماوەی چەند ساڵی ڕابردووە هەموو پێداویستێکی سەربازی و ئەسکەری و مثلا دراساتی تیابووە و هێزێکە زۆر ئامادەی ڕەنگە تەنها پێویستی بەهۆ بێ سنوورێکی بۆ بکرێتەوە بۆ داخل بوون کە ئەو هێزەی ئەلبانیا تا گواستنەوەی ئەوە لۆجستیکێکی گەورەیەوێ ئەنیشتی ڕۆژی یەک ڕۆژ و دوو ڕۆژ نییە بێگومان جا قسەکەمەوەی کە ئەوەی کە جەناب دوتت پەیوەندی نێوان ئەمریکا و وڵاتانی ئەوروپا لەگەڵ سازمانی مجاهدینی خەڵک بە تایبەتی دوایەوە لە لیستی تیرۆر دەریان هێنان پەیوەندێکی زۆر گەورەیە و پەیوەندێکی زۆر گەرموگوڕەوە و
ئەو کۆڕ و کۆنفرانسانەی کە ساڵانە سازمانی مجاهدینی خەڵک بە ناوی ئازادی بۆ ئێران لە پاریس ئەنجامیەدا بەشێکی زۆر لە کۆنگرێزمان و ئەندام پەرلەمان و وەزیری خارجیەکانی پێشوو و کەسایەتی سیاسیەکانی ئەوروپا و ئەمریکا وڵاتانی عەربی تیا بەشدارن لەبەرەوە سنگ و قورسایەکی زۆری هەیە کە بەس ئەوەی کە جەناب دێڵی پێویستی بەوەیە کە مەسە ئەو هێزە چۆن لە داهاتووە داخل بکرێ و لە کوێوە داخل بکرێ و ڕەنگە ئەمانە مەسەلەن بەشێکی بە نظری من لە داهاتوە ڕەنگە پێویستکە لە ئەزەربایجانەوە ئەم هێزان داخل ئەزانێ ئێستا وەختێک ئەولیا دەم کەس نازانێت ناسنامەی چیە ناو نیشانی چییە بەس لەبەرەوەی لە هەرێمی کوردستان کارەبایەکی 24 ساعتیە بیبڕێ یەت بردومانی کۆرمۆڕەکە ئەوە لەبەرەوەی ئەمە هینە ئەمە یەکێکیان پەیوەندی هەیە بە کوردبوونەوە ئەوان هەمیشە ئاوا سەیری بابەتەکان کردووە ئەگەر نا ئێمە لە حکوومەتی عێراقی مەسەن بە یەکەوەین ئوستاز خۆی باشترە زانێ و زۆر ڕعایەتی حکوومەتی عێراقیشمان کردووە و ڕەنگە هەلومەرجێکیش کە هاتە پێشەوە لە دەورانی نەوەتویە کۆکو معمەر قەزافی وت ئێمە زۆر حاڵمان باشترە بۆ گەجیا بووینە بەهەرحاڵ دەوڵەتی عێراقیمان دروستکردن بەڵام خۆ کاکە 6 مانگ لەوە پێش ساڵی لەوە پێش 2 ساڵ لەوە پێش خۆ شەڕی ئێران و ئیسرائیل نەبوو بووکەوانە ڕۆژ بردومانی کۆرمۆریانە کرد بۆچی بۆی غاز نەبێ بۆی نەود نەبێ ناڵن جار هەیە ڕێگەکان نەگرن نابێ بریشک بێ بۆ خوارەوە لەبەرەوەی چی لەبەر اقتصادی ئێرە زعیب بەستاز ئەمە هەستێکی زۆر شۆڤێنیانەیە هەستێکی زۆر نائینسانیانەیە بەرامبەر بە خەڵکی کوردستان بۆیە تێگرتنی درۆن و تێگرتنی موشکوانە بەتەنها پەیوەندی نییە بە شەڕێکەوە کە ئەمڕۆ خۆڵقاوە ئەوە تحصیل حاصل لە مادام لە ناو شەڕێکان مادام لە ناو هاوکێشایین تەبیعیە مەشەکە بەرەکەوێ و ڕیسگەکەی و بەرحاڵ و ئەرکێکی باشمان کردو لە ماوەڵە پێویستم لەسەرەوەی حیزب الله قسەیە بکەم بە پێوە ڕێکەوتنی کە پێشتر کراوە کە حیزب الله نابێت لە بێتە خواری ڕێباری لیتانی لە لوبنان بەڵام دیارە دوێنێ ئەگەر بەستەکەی شکاندووە و باس خۆشیان دیعاەوەکەن کە ئێمە خاوەنی 25,000 موشکی نێشتا دیارە ئەوە زۆر دقیق نییە ئەو ژمارەیە بەڵام هێشتا ئایانەوێ جێگە و پێگە موقعەتێکیان نەبێ بەڵام ئۆستازەوەی کە مێژووی 7 ئۆکتۆبەر یەکێک لە پایەکانی هیلالی شەعی تێکشکاند حیزب الله بوو و لە تێکشکانەکەش مهمتریەوە بوو ئەو خەتی هیلالی شیعی کە لە کرماشانەوە هات و بە دیالە و تکریت و ئەوانەیە ئەچۆر سووریا و ئەگەی بە حیزب الله تێکشکاوە ئێستا بەهۆی بوونی حکوومەتی ئەحمەد شەرعی دۆستی ئەمریکا و ئیسرائیل لە منتەقەکەیە هیچ ئیمداداتێکی پێ ناگە حیزب الله ئەوەی کە هەیە هی پێشوە و جگە لەوەی کە تۆش باس کرد لە سەرەتای ئەو مۆزوعی ئیدۆلۆژیایە و ئەمانە بە تاریخی دروستبوونی کۆماری ئیسلامی ئێران دروستی کردوون و هێزێکی پرۆکسی ئێرانین لەبەرەوە ئەیانەوێت جموجۆڵێ بکەن بەڵام بە نظری من ئەمڕۆ حکوومەتی لوبنانیش ینی هاتە سەرخەت کە بۆیە حیزب الله ناتوانێت جارێشکە هەڕەشەی جددی بێ لەسەر ئیسرائیل و ئەم شەڕانەش لەگەڵ تاران ئیسرائیل بۆیە کە ئەم هیلالی شیعەیە و ئەم هەژمونی شیعەیە بە تەواوی تێک بشکێنێ و جارێکتر ئیتر سەردەمی هەژمونی کاریگەری شیعەگەرایی لە خۆرەڵاتی ناوەڕاستە بۆ ماوەیەکی زۆر کۆتایی پێبێ بە تایبەتی کە لە دوای شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1970ەوە هەژمونی شیعە لە منتەقەکەیە و لە سەرتاسەری دنیاە ساز بە ڕێژەیەکی بەرچاو گەشی کردووە بە ڕێژەیەش کاریگەری گەوری داناوە ئەوە پەیوەندی ئەوەی جەنابیشت 100% دقیقە لە ڕۆژانی داهاتوو سەکەت ئۆستازەوەی تۆتت لە CNN و ئەلمۆریتەر ئەم شوە لە ڕۆژنامەی بیلدی ئەڵمانیش بڵاوکراوەتەوە کاوەڵێ لەوەش زیاترڵێ ئەڵێ ئەمریکا بڕیاری داوە ئەوانە مەسان ڕایەنانیان پێ بکە و پرچەکیان کە وتەنانەت ئەو وێنەکانیشی بڵاو کردۆتەوە لەگەڵی قسەکەوەیە کە ئەمە تەحسیل حاصلە براوەتەوە بە نظر ئەگەر ئەوەی ئەو لەو ئارتیکڵی تۆش باس کرد کەوتوتی جگەرە بەڕێی من ڕەنگە دڵی ئەم ئاڵوگۆڕانش بێ ڕۆژهەڵاتی کوردستان و ڕەنگە ئیمکانی ئەوەشی هەیە هێزی کۆماندۆیان دڵتای ئەمریکی لەو حاڵەتانەیە بیەوێ لەو بابەتە لەو ئۆپراسسیۆنانەیە بەشدار بێ و هێزەکانی تریش خۆیان لە نێمە بریکارمان زۆرە لە ناوخۆی ئێران بۆ هەر حاڵەتێک کە بمانەوێ ئەڵگۆڕوودا لە هەر حاڵ پێم وایە ئەوەی کە ئەم چەند شەوە قسەتان کردو قسەمان کردو ئەوەی کە متابعەکەین پێم وایە لە چەند ڕۆژی داهاتوە شەڕەکان گەرمترێ بێ